بەخشندە و میرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. یاسای چاکسازی لە خانەنشین و موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان لە هەرێمی کوردستان عێراق. ئەم یاسایە لە 8 فەسڵ پێک هاتووە. لە سەرەتای قسە و باسی نێوان حکوومەت و پەرلەمانی کوردستان پێدا هەڵگوتنی زۆری بۆ کرا لەلایەن پەرلەمانتاران و بە یاسایەکی نەوعی هەژماترا و بە یەکێک لەو یاسا باشانەی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دانرا. بەڵام دواتر لە ژێر فشار و دواتر لە چەندین کۆبوونەوەی نێوان حکوومەت و پەرلەمان ئێستا ئەم یاسایە وونە کە ئومێدێکی زۆری موچەخۆرانی هەرێمی کوردستان، خانەنشینان و ئەوانەی کە ڕەنگە تێبینیان لەسەر دادی کۆمەڵایەتی و تێبینیان لەسەر یەکسانی لە دابشکردنی موچە لە هەرێمی کوردستان هەبێت. ئێستا ئەم یاسایە هەموو فراکسیۆنەکان ڕەنگە لێی بەرپرسیار بن بەپێی قسەی زۆرێک لە ڕۆژنامەنووسان و میدیاکاران. دەپرسین ئایا ئەم یاسایش وەک ئەو یاسایی کە یاسای هەڵپەساندنی سەرۆکایەتی هەرێم بوو دەست پێدرێ بە خولی پێنجەمی پەرلەمان یاخود سۆراغی ئەم یاسایە بەکوێ گەیشت؟ تێبینیەکی زۆر ئێستا لەسەر خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئەوەیە کە ئەگەر بێت و یاسایەک ڕێککەوتنی لە نێوان چەند فراکسیۆنێک لەسەر بێ ڕەنگە لە ماوەی 2 ڕۆژ 3 ڕۆژ و کەمتریش خوێندنەوەی بۆ بکرێت و لە پرۆژەوە ببێت بە یاسا و لە وەقاعی هەرێمی کوردستان بڵاو بکرێتەوە. بەڵام ئەم یاسایانەی کە پەیوەندن و پەیوەستن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەرژەوەندی گشتی ڕەنگە جێگای پرسیار بێت. من ئەم پرسیارانە لە هەردوو میوانم وەردەگرمەوە. زۆر بەڕێز مامۆستا شکوریە شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، زۆر بەخێر بێی. زۆر بەڕێز فەرمان ڕەشاد بەرپرسی ڕێکخراوی ستۆپ بۆ دژە گەندەڵی، زۆر بەخێر بێی. مامۆستا شکوریە لە جەنابتەوە دەست پێ دەکەم. لە دوایین قسەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە باز لەوە دەکات لەم یاسایە تێناگات، یاسای کە بەنووسراو هەیە و ئێوە لە کاتی گفتوگۆ لە نێو هۆڵی پەرلەمان زۆر باسی پوختی ئەم یاسایەکرا و باز لە یەکێک لەو یاسایاندانرا کە زۆر لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بە باش دانرا. جەنابەت تێدەگەی کە ئەم پرسیارەی حکوومەت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چیەوە سەرچاوی گرتووە، بۆچی لەم یاسایە تێناگات؟ بەنای خۆی گەورە میهرەبان، سڵاو لێو لەسەر جەم بیسەران و بینەرانی پێیان. بەڵێ دیارە من پێم وایە باشترین یاسا کە لەم خولی چارەی پەرلەمانە هاتبێتە ناو هۆڵی پەرلەمانە ئەم یاسایە بوو. بەڵام بەداخەوە ڕاگەیاندنەکان و زۆرێک لە ڕێکخراوەکان و خەڵکانێک کە لە ناوڕووکی ئەو یاسایە تێنەگەیشت بوون هەڵایەکی زۆر گەورەیان دروست کرد و هێرشێکی زۆر ناڕەوا کرا سەر پەرلەمان و پەرلەمانتاران. ئەمە وای کرد سەرۆکایە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی زۆر بێزار کردووە بڕیاری ڕاگررتنی ئەم پرۆژەیدا. دەنا سەرجەم بڕگە و مادەکان پەسەند کرابوون تەنها ئەو مابوو کە لە وەقاعی کوردستان بڵاو بکرێتەوە بچێتە بواری جێبەجێکردن. بەڵام سەرۆکایەتی پەرلەمان دوای هێرشێکی ناڕەوا کە کرایە سەریان و وەکرا سەر پەرلەمانتاران وەکو ڕەدڵفعلێک ئەمەی ڕاگرت. من پێم وایە لە ڕاستیدا ئەم قسەی سەرۆکی حکوومەتم زۆر بەلاوە سەیرە لەبەرەوەی ئەم یاسایە وەکو دکتۆر ئامانز ڕەحیم چەند جارێک لە ڕاگەیاندنەکان ئەمەی دووپات کردوتەوە. ئەم یاسایە لە سەرچاوی لەوە گرت کە کۆمەڵێک پرۆژە یاسا لەلایەن پەرلەمانتار و فراکسیۆنە جیاوازەکان و ئێمە کۆمەڵی ئیسلامی کە پرۆژەمان هەبوو چەند جارێک داوای چاکسازیمان کرد لە حکوومەت، ئیتر ئەوانەمان بەرز کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیرانیش بەڵێنی ئەوەی بە ئێمەدا کە گشت پرۆژەکان کۆ بکرێتەوە دوای دراسەکردنیکی ورد پرۆژەیەکی گشتگیر و بەرفرەوانی لێ دروست بکە دوزار بهێنرێتەوە ناو هۆڵی پەرلەمان و پەسەند بکرێت. باشە ئەم کاتێک کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕاگەیاندن قسەی لەسەر ئەم یاسایە دەکرد باز لەوە دەکرا کە بەشێک یان بڕگەیەک باز لە ئیمتیازاتی ئێوەی پەرلەمانتاران دەکات. یعنی ئەمە لە چیەوە سەرچاوی گرت؟ ئایا جیاوازی هەبوو لەوەی ئێستا کە ئیمتیازات پەرلەمانتار وەردەگرت لەگەڵ ئەوەی ئەو پرۆژەیە ببێت بە یاسا؟ جا خۆی خاڵی سەرەکی تێنەگەیشتنەکە لێرە بوو. خۆی بەپی ئەو یاسا بەرکارێک کە ئێستا هەبوو پەلە باڵایەکان و پەرلەمانتاران بە لە 180 کۆی موچەی خۆیان خانەنشین دەکران. ئێمە وتمان ئەمە زۆرە. چەندەها پرۆژەمان بەرز کردەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و بۆ ئەنجومەنی وەزیران. دوای هەڵا و شەڕێکی زۆر
هاتی لەسەرەوەی کە کەم بکرێتەوە و زۆربەی فراکسیۆنەکان لەگەڵەوە هاوڕابوون ئێمە هاتی نسبەیەکی یەکجار زۆرمان کەم کردەوە لە 180مان هێنا لە 125 اینجا دەبێتەوە لە هەموو دنیا هەروایە بۆ هەموو فەرمانبەرانی هەروایە بڕوانامە و ساڵانی خزمەتیش هەژمار بکرێت یعنی ئێمە هێنامان کردمانە دوو بەش ئەوانەی کە خزمەتیان کەمە و ساڵانی خزمەتیان کەمە سەقفی ئەعلایەکان نابێت لە 50 زیاتر بێ ئەوەی کە بەرزترین بڕوانامەی بۆ نمونە دکتۆرای هەیە و 35 ساڵ 30 ساڵ خزمەتیشی هەیە سەقفی ئەعلایەکەی نابێت لە 70 زیاتر بێ کە چی پێشترێ ئەگەر 2 ساڵیش خزمەتی هەبووە هیچ بڕوانامەشی نەبووە ئەو بە لە سەدا کۆل لە 180 ئەم گومانەی هاوڵاتیان بەگشتی وەڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەوە سەرچاوی نەگرتووە کە بەشێک لە ناڕوونی لە زۆربەی یان بەشێک لەو یاسایانە هەیە کە لە پەرلەمانی کوردستان ڕەنگە دەربچێت ڕێکەوتنی ژێر بە ژێر و بەرژەوەندی کەسی حیزبی تێدا بێت یعنی بۆ هەندێک یاسا کە پێشووتر چووە بە باڵای کەسێک درواوە بەڵێ هەڵبەتە وەکو بڵێ گومانی خراپی خەڵکو و نەمانی متمانە ئەمەی دروست کرد ئێمە بەڕاستی زۆرێک لە پەرلەمانتارە لە ڕاگەیاندنەکان زۆر وتمان ئەمە هەنگاوێکی زۆر باشە تۆ هاتوویت لە 180 کەم کردوتەوە هەیە بە لە 130 تەقاعود دەبوو هەیە بە لە 135 هەیە لە یعنی تۆ بهێنی سەقفی ئەعلایەکەی ئەوەی کە دکتۆرای هەبی ئینجا 35 ساڵ ئینجا بهێنی بە سەقفی ئەعلایەکەی بۆ بکەیت کەوابی هەنگاوێکی زۆر باشە ئێمە لەلایەکە هجوم دەکرا سەرمان کە بۆچی ئەم امتیازاتە بۆ پەرلەمانتاران و لە باڵایەکەم لەلایەشتر خەڵکانێکی تر کە بە لە 180 تەقاعود بوو ئەویش هێرشێکی زۆر ناڕەوای ئێوە بۆچی هاتون ئیشتان نیە بەس بێ موچەمە ئێمە کەمکەنەوە یعنی هێرشێت لە دوولاوە بەڕاستی زەخت و پاڵەپەستۆیەکی یەکجار زۆر خراسەرمان هەرچەندە من یەک بخۆم بەلامەوە زۆر ئاسایی بوو چونکە تەوقعی ئەو ڕەدەفعلەم دەکرد بەڵام بەڕاستی ئەوەی جێی داخە کە ئەمە گلەیمان لە یەک لە ڕاگەیاندنەکانە دوو لە کۆمەڵی لە ڕێکخراوەکە چونکە ئەوان حقیقەتی شتەکانیان دەزانی بەڵام نازم بۆچی ئەو دویستیان ئەو چاواشەکاریە دروستکەن بەڵام من پێم وایە خاڵی سەرەکی لەوەدا بوو کە خەڵکێکی یەکجار زۆر کە بندیوار بوو یاخود هیچ ڕۆژێک خزمەتی نەبوو بەڵام بە پلەی وەزیر و وەکیل وەزیر و بە پلەی عەمید و عەقید و ئەوانە تەقاعود کرابوو کە بەرژەوەندی ئەوان خرامەترسی و کە زانیان موچەکەیان دەبڕێ ئیتر چاواشەکاریان دروست کردو خەڵکیان هەندا کە بێنە پێش پەرلەمان و گوێم بدەن و قسەی ناشایستە بە پەرلەمانتاران بێن باشە دەگەڕێمەوە کاک فەرمان دووبارە بەخێر بێت ئێستا چۆن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەک چۆن لە سەرەتا قسەیان لەسەر ئەم پرۆژە یاسایە کرد و تێبینیان لەسەری هەبوو بتوانرێ بە زۆرێک لە جۆرەکان ئەگەر فشار لەم وڵاتە بە دروست بزانرێ یان کاریگەری خۆی هەبێ بتوانرێت سەرۆکایەتی پەرلەمان بخرێتە ژێر فشار بەوەی ئەم یاسایە بگەڕێتەوە پرۆژە یاسایە بگەڕێتەوە اینجا خوێندنەوەیشتی بۆ بکرێ و کۆمەڵێک تعدیلی بۆ بکرێ بخرێتە بواری جێبەجێکرد. دەستخۆش زۆر سپاس بۆ میوانداریە. من دەمێت سەرتا لە خودی یعنی ئەو نیەتی کە لە پشت یاساکە هەبوو دەمێت تۆزێک باسی بکەین بینە سەرەوەی کات بۆ خۆناوی ئاینسی بکرێت. بە بڕوای من خودی ئەو یاسایە کە گەربەی هەتا کۆی ئەو پرۆژە یاسایە بوورە کە دەیخوێنیەوە بیانی بەشش زۆر لەو بڕگە و مادانە بیانی زیادەکە لەو یاسایە ئەسڵەن پێویستی بە یاسانە بوو بۆنە لە هەندێک شوێن دەڵێ ئەو موچانی کە بە نایاسایی پێشتر دراون ببڕێن ئێگەر موچەیەک خۆی نایاسایی بیت پێویست دەکات و یاسایەکی بۆ دەرکەی بۆی ببڕی یعنی بەشێکی ئەو موچانەیان بەشێک لەو دەرماڵانە کە لەو یاسایە ئاماژە پێکرا لە پرۆژاسە کە ببڕێ لە بەشەشیان بە ڕێنمای حکومەت داینا پێویستی بە یاسانیە تا پەرلەمان کوردستان یاسایەکی بۆ دەرکا لەوێ ئینجا بیبڕێت خۆی حکومەت بۆ ئەوەی کە یعنی بەشێک لە فشارەکانتان وە قسەکانتان ئێستا لەسەرینی کە ئەگەر بێت و دووبارە خوێندنەوەشی بۆ کوردی بە هەمان شێوە فشار دروست خۆی دەربارەی تێبینیەکانی ئێمە وە خەڵک لەسەر دوو بەرگە بوو یەک مەسەلەی موچەی پلە باڵایەکان کە ئێمە بە بڕوایەمە کە ئێمە چاوەڕێمان دەکرد خۆی من ئەو ڕۆژش کە ئەو یاساکە پەسەندکرا لێ ئەلام قسەم کرد کە ئەو یاسا ئەگەر لێ کۆلیۆ 185 زۆر ئیجابیە و خوتواتی زۆر گرنگی کە ئەگەر دەرفەت و دواتر بازەکەی کە چ خزمەتێک بە بواری پرۆژێ چاکسازی و ڕوبەڕوونەوەی گەندەڵی دەکات بەڵام نوقتەکە وەک گوتم خاڵ یەکەم ئەو موچەی پلە باڵایەکان بوو دوو کەمترین موچەی خانشینی کە
300,000 دینار بوو کە ئێمە پێماوا بوو بەکۆی کە لە بەغدایە کە کەمترین موچە 400,000 ئەوە داواکاری ئێمە بوو کە 300,000 نەبێت بۆ کۆی بەغدا هەیە 400,000 بێت و موچەی پلە باڵاکانیش بە شێوەیەک بێت کە هەمان ئەو سیستەمەی کە لە بەغدایە کە نظامی خانشینی یەکگرتووی عێراقیە ئەو نظامە جێبەجێ بکرێت. پێم وایە حکومەتی هەرێمی کوردستان و حیزبە دەسەڵاتدارەکان لە ئەسڵدا بەگومان بوون ڕەنگە ئەو ناڕەزایەتیانێک کە ئێمە ئەو کاتی دەرمان بڕی بەشێکی کە ئێستا سەیری دەکەین لە جێی خۆی نەبووبی کە دەکرا ئێمە ئەو بکەینە قۆناغبەندی لە قۆناغی یەکەم ئەو یاسا بچوە بواری جێبەجێکردن بۆ مەسەلەی پلە باڵاکانیان خانشینی ئەوانەی کە بوون کەمترین خانشین کە 300,000 ئێمە پێماوە بدە بکرێتە 400,000 دەکرا فشاری تر و هەنگاوی تر بنرێ. بەڵام ئەم قسەیەی ئەم لایەنانەی کە لە دەرەوەی دەسەڵات وە کەمترین پشتیان لە موچەخۆری هەیە لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان با بەڕوونتر بڵێ پارتی و یەکێتی بەمەبەست شەقام یان ئەو کەسانیان جوڵان کە لەلایەن ئەوانەوە سوودمەند بوون لە موچە بۆ ئەوەی فشار دروست بکرێ و ئەم یاسایە ڕابگیرێت. خۆی دوو بەش بوو بەشێکی ڕێک ئەوە بوو چونکە خەڵکێکی زۆر کە بە جۆرەوەی کە حکومەت خۆی ئەو شەوی کە یاساکە پەسەندکرا ڕایگەیاnkەوە زیاتر ئەگەرە پرۆژە جێبەجێ بکرێت 150 میلیارد دینار بۆ خەزینەی حکومەت دەگەڕێتەوە. لە چێ دەگەڕێتەوە؟ لەو هەموو موچە نایاساییانە لەو هەموو ئیمتیازاتانەی کە بە ناقانونی دراوەتە کۆمەڵە خەڵک ئەوە دەبڕا. بەڵام لەگەڵ ئەوەدا ئەوەی کە ناڕەزایەتەکان بەشێکی گوتم ئەو جۆرە خەڵکە بوو. بەڵام بەشێکی تر کە ئێمە پێماوا بوو مادە پرۆژەکە هەر دەردەچێت بە شێوەیەک دەرچێت کە نیگەرانی لای خەڵک ئەو جیاوازێ گەورە نەبێت کە لە بینی پلە باڵا و لەگەڵ موچەخۆری ئاسایی و ئەوە ینی داواکاری ئەستێکە بوو. بەڵام من قەناعەتیشترمەیە کە ئەگەر یانیەوە قەناعەتی خۆمە ئەگە پرۆژەکەش بووە یاسا پێم وانیە لەو قۆناغە حکومەت نیەتی جێبەجێکردنی هەبووە وەکو زۆرێک لەو یاسایانەی کە پێشتر دەرکرا و جێبەجێ دەکرا بە بەڵگەی ئەوەی کە ئەگەر حکومەت لەو پرۆژەیە جدی بووە دەکرا ئەو یاسایە یا پرۆژە یاسا دووبارە بگەڕێتەوە پەرلەمان ئەگەر نیەتێکی جدیە با دەڵێم لە ماوەیەکی کەم مناقەشە بکرا بە ئەو تێبینیان لانی کە بەگەر نەدەتواندرا ئەو موچەی 300,000 کەم زیاد بکرێ لانی کەم پلە باڵەکان بە شێوەیەک لە شێوەکان کەم بکرا وایە کە ئەو نیگەرانی لای خەڵک دروست کرد. بەڵام دووبارە ئەوەی دەڵێمەوە کە حکومەتی هەرێمی کوردستان خۆی ینی بە بیانوو بووی یاسا جێبەجێنەکە دۆخەک خوڵقا وای کرد کە ئەو یاسا دەرکەن بەڵام لە ئەسڵدا نیەتە ئەو نیەتیان لا دروست نەبوو کە خەڵکی ناشایستە ببڕن موچەخۆری. شکریە. ئەم ئەگەرەی کە بەشێک لە ڕێکخراوەکان و کاک فەرمانیش کە باسی دەکا لە زەی خۆیەتی و حکومەت بە پاسا و ئەم یاسای ڕاگرت هەرچەندە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان خۆی ڕاگرت دەبا ئەگەر یاسایەکە لە زەی خۆیەتی بۆ سەرۆکایەتی پەرلەمان دێتە ژێر ئەو فشارە خۆ چەندی فشاری دیکە لەسەر چەندی پرۆژە یاسایی دیکە لەلایەن حیزب بوو وە شەقام دروست کراوە بەڵام سەرۆکایەتی پەرلەمان باشی بەوە نەبووە کە پرۆژە یاسایەکە ڕێک بۆ بە بیزات لەم پرۆژە یاسایە. من پێم وایە حکومەت هەنگاوێکی هاوێشت بەڵام یعنی ئێمە بەڕاستی وەکو پەرلەمان وەکو ویستمان یارمەتی دەری ئەو هەنگاوی حکومەتین بەڵام کە خەڵک هاتە سەر شەقام یعنی وەکو برێ بیانوێکی دادەست حکومەت کە برێ جێبەجێ نەکرێت برێ حکومەت بڵێ خەڵچینە من دەمێشتی باشتان بۆ بکەم چاکسازی و پاکسازیتان بۆ بکەم بەڵام فەرموو خۆتانە ناتانەوێ. یعنی من حەز دەکەم هەندێک ڕوونکردنەوە بدەم سەبارەت بە خانەنشینی باوەڕ بکەن زۆرترین مناقەشە لەناو هۆلی پەرلەمان و زۆرترین بەرگری لە هەموو فراکسیۆنەکان بەبێ جیاوازی لە مەسەلەی خانەنشین کرا لە هەرێمی کوردستانە. من حەز دەکەم هەندێک ڕوونکردنەوە بدەم 227,000 خێزان هەن کە خانەنشینن ئەو خانەنشینە کەمترین موچەی خانەنشین بێت کەمترین و زۆرترینەکان زۆرترین خانەنشین کە برێ خانەنشینی مەدەنی بە 240,000 خانەنشین کراوە. ئێمە داکۆچێکی یەکجار سەرسەختانەما کە لە بۆی بگەین بە 400,000 بتوان وەکو یاسای ژمارە 2014 یاسای خانەنشینی موحد کە لە حکومەتی ناوەند دەرچاوە جێبەجێ بکرێت. بەڵام
ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی لەنا هۆلی پەرلەمان ئامادە وتیان بە هیچ شێوازێک ناتوانین لەبەرەوەی ئەو ئێستا مانگانە 108 ملیار دینار دەدرێ بە موچەی خانەنشینە ئەگەر ئەمە ئێوە کە دەڵێ لە کە بەرزترینەکەی برێ 240,000 ئێمە بین کەمترینەکەی بکەینە 400,000 یعنی کەوابی دەبێت چەند مانگانە 51 ملیاری تر بخرێتە سەر ئەو خانەنشینە. ئەو گومانە لە جێ خۆی دانیە کە مەسەلەن زۆرێک لە خەڵکی پێی وایە ئەگەر یاسایەکە بچێتە ببێتە یاساش ولا لە وەقاعی کوردستان بڵاویش بکرێتەوە حکومان ناچێتە ژێرباری ئەوەی کە جێبەجێ بکات بۆ نمونە کە قسەی خۆی حکوومەتە لە سەرەتای دروستبوونی پاشەکەوتی موچە باز لەوە دەکات ئەگەر هات و نرخی نەوت بەرز بۆ ئەو سیستەمی پاشەکەوتی موچە دەگۆڕێت بەڵام ئێستا نێزەکەی $50 جیاوازی نێوان ئەو کاتەیە کە سیستەمی پاشەکەوتی موچەدانراوە لە نرخی 1 بەرمیلەوت بەڵام حکوومەت ئەم کارە جێبەجێ ناکات یعنی بە هەمان شێوە ئەو گومانە دروست نییە کە خەڵک پێی وایە ئەگەر پەرلەمانتارانیش بە ئەرچی خۆیان هەڵسن بەڵام لەولاوە حکوومەت ئەوە کە جێبەجێ ناکات کە لەسەریەتی بڵێ ئەو احتیمالی هەبوو کە حکوومەت جێبەجێ نەکات بەڵام لەبەرەوەی پرۆژەکە لە حکوومەتەوە هاتبوو حکوومەت دەست پێشخەریەکی کرد بەڕاستی ئێمەش دەبێت ئەو هەڵەمان بقۆست بایەوە و ڕێگامان نەدابێ ئەو حەرقەلانەی لە بۆ دروستبی کاک فەرمان هەندێک شتی وت دەڵێ ینی ئێمە پێمان وابوو دەبا بکرابە بە 400 ئێمەش پێمان وابوو کە دەبرا بکرا بە 400,000 و ئێمە بەرگریەکی یەکجار زۆر مالێ کرد بەڵام وەزیری دارایی وتی بیکەن ئێوە هەر مسڕن لەسەری بیکەن بەڵام دڵنیا بن هەروەکو یاسایەکان تر حوبر لەسەر وەرەقە دەبینێتەوە ناتوانین جێبەجێ بکەین بە هیچ شێوازێک هەندێک پەرلەمانتار پێشنیارێکی تریان کرد مەسەلەیەکی عەرەبی هەیە دەرێ ما لا یودرک کله لا یترک جله یعنی ئەگەر ئێمە نەتوانین بیکەین بە 400,000 بەڵام دەتوانین لە قۆناغە بیکەین بە 300,000 هەرچەندە ئێمە دەنجیشمان بە 300,000ەکە نەدا چونکە پێداگر بووین و پێمان وابوو کە حکوومەت دەتوانی بی بە دەزانین کێشەکەیمە و ئێمە و حکوومەت لەسەر چیدا بوو حکوومەت کە ئەو پرۆژەی نات بۆ ناو هۆلی پەرلەمان بە هەموو ئەو بڕگە و مادانێک کە لە 48 بڕگە و 23 مادە پێکاتبوو ئەو پێی وابوو فعلا 150,000 ملیار دەگەڕێتەوە ناو بودجەی گشتی ئێمەش پێمان وابوو لەبەرەوەی حکوومەتی عێراق ئەو یاسای هەیە لە بەغداوە لای شتریشەوە نەوت بەرز بۆتەوە ئەو پارەی کە دەگەڕێتەوە با نەگەڕێتەوە ناو بودجەی گشتی با بگەڕێتەوە موچەی خات بۆ خانەنشینی سەرف بکرێت بۆ ئەو هەروها پاشەکەوتی موچە نەهێڵدرێت چونکە یەکێ لە مادەکان ئێمە دەنجیشمان لەسەردا دەنجیشی هێنا کە پاشەکەوتی موچە لەمە و دوان نابێ بهێڵدرێت و هەر فەرمانبەرێک دەبێت ژمارەیەکی حیسابی بۆ بکرێتەوە ئەو بڕە پاشەکەوتێکی هەیەی بۆی بخرێتە نا ئەو ژمارە حیسابی و بە قۆناغبەندی و ئێمە پرۆژەیەکمان پێشکەش بە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کردمانە 3 قۆناغ بەو 3 قۆناغە سەرجەم ئەو پارەی کە ئەو شایستە دارایی کە لە پاشەکەوتەوە لای حکوومەتی بگەڕێدرێتەوە بۆ سەرجەم فەرمانبەران زە مەسەلەی 400 کە بەڕاستی ئێمەش بە حەقمان دەزانی بەڵام کە ئەوان پێداگیریان کرد بە هیچ شێوازێک ئێمە ناتوانین بچینە ژێرباری ئەو 400,000 و بە هیچ شێوازێک ناتوانین یاسای موحەدی خانەنشینی عێراقی چونکە لەلایەن شتریشەوە ئێمە کۆمەڵی نزیکەی 7 یاسامان هەیە لە هەرێمی کوردستان کە تایبەتە بە خانەنشینی بۆ خانەنشینی دادوەرەکان تایبەتمەندیی خۆیە یا خانەنشینی مامۆستانی زانکۆ تایبەتمەندی کە ئەو تۆبیهێنی ئەو یاسای خانەنشینی موحەد لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەی حکوومەت جگەلەوەی کە دەبێت ئەو یاسانەی هەموو هەڵدەوەشاندەوە کۆمەڵی کێشەی دروست دەکرد و لە هەمان کاتیشدا حکوومەت پێی وابوو کە بارێکی دارایی قورستر دەکەوێتە ئەستۆی بۆیە ئامادە نەبوو ئەمەی جێبەجێ بکات. کاک فەرمان هەر بەگشتی باسی هەموو ئەو لیژنە و ئەو یاسایانە بکەین کە حکوومەت خۆی پێشکەشی دەکات و حکوومەت خۆی ڕادەگەێنێ لەسەر مەسەرەن زاری کەسی یەکەمی حکوومەت و لەسەر زاری ڕاوێژکارەکان حکوومەت ئەوەی کە چاودێری دەکەیە ئەسڵەن لە ئەساسدا نیەتی چاکسازی هەیە تاوەکو بێ چاکسازی لە موچە و خانەنشینی و پرەباڵە و تایبەت و ئەوانەدا بکات. خۆم گوتم ینی حکوومەت ینی گەر لە دوای 2 ساڵی 2000 چەندین پرۆژە بۆ چاکسازی ڕاگەێنراوە ئاخریان کە مەسەلەی بایۆمەتری بوو کە و سیستەمەی کە ڕاگەێنرا بۆ مەبەستی ڕێخستنەوەی میلاکاتی حکوومەتی هەرێمی کوردستان بەر لەوەی کەوا ئەو یاخود ئەو پرۆسەیە دەست پێ بکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر 100% موچەی بدا بە مانگانە پێویستی بە 970 ملیار بوو دوایەوەی کە ئەو پرۆسەیە تەواو
تەواو بوو بە حسابەوەی کە چاکسازی تێدا بکە کۆمەڵێک هەنگاو خەڵکی ناشە ئێستا دوور بخرێتەوە ئێستاکە ئەگەر حکومەت موچەی تەواو بدەن 995 ملیار دیناری پێویست ینی 25 ملیار زیادی کردووە بەگشتی یعنی ئێستا کە بەڕێز ئاماژە سەرۆکی حکومەت کە دەڵێ من لە ئاسای چاکسازی تێناگەم ئەگەر پەسەند کرا بە ئەدی چۆن جێبەجێ دەکرد نەخێر ئەوانە نیەتێکی جدیانیە من ئەو قسانم کردەوە سمۆنی کە بەڵێ ئەو فراکسیۆنانی کە ڕۆلی ئۆپۆزیسیۆن دەجێڕن ئەوانیش بەشێکن لە ئەو بابەتە بەڵکو ئەو ئێمە زانیاریمان بۆ ئەوی کە خەڵکی شەقام داوا لێکراوان لە پەرلەماندا کۆچیان لێکرد بەڵام بە بڕوایان لە کۆی یاساکە باشتر بوو لەوەی کە دەنجی پێ بدەن لەوەی کە دەنجی پێدەن کەەوەش مبەڕێراتی خۆی هەیەوە بەخۆم پێم وابوو یعنی ئێستا گەیشتنە ئەو قەناعەتی کە یاساکە لە مەرحەلەی یەکەمدا بەم شێوازە ببێ باشترە لەوەی کە سەرۆکاتی پەرلەمان ڕای بگرێت بە دڵنیاییەوە یعنی ئەگەر ئەو یاسا ئێستاگەر بچوایە بواری جێبەجێکردن وەک شکورێخان ئاماژە پێکرانی هەم بۆ مەسەلەی موچە پاشەکەوتکراوەنە کە بە یاسا حکومەت هێرم ناچار دەکرێت کە ئەوە بیداتەوە و ئەو خەڵکە ناشایستە دەزانانی ئەو ژمارەی کە شکورێخانش باسی کرد کە زیاتر لە 220,000 کەس موچەی خانشینی وەردەگرن هەندێک داتایە دەڵێن لەو ڕێژەیە 70 بۆ 80,000 لەو بینیە کە مستحقن ئەو خەڵکەی تر هەموو بە ناشایستەیی ئەو موچەی خانشینی وەردەگرن و خەڵکەکن لە کۆمەڵێک بوار کە خانشین کراون شایستە نین بۆی ئەگەر ئەو یاسایە بچوە بواری جێبەجێکردن مەسەلەی دووموچەیی مەسەلەی ئێستا خەڵکەیە لە 2000 جیا موچە وەردەگرن بەتایبەت خانشینەکان کە ئەوانێ هەموو یەک دەخست لە وەزارەتی دارایی کە یەک شوێن هەبوو کە موچەخۆرا ئەوانەی کە خانشینی موچەکانی لێوەگرن بەڵام دیسان ئەوە دەڵێمەوە ینی ئەو هەنگاوە یاخود ئەو ناڕەزاتێک کە خەڵک دروست بۆ ناکبێتە پاسە بۆی کە بڵێن ئێمە غەڵەتمان کرد حکومەت ڕاستی کرد نەخێر حکومەت خۆی بە بیانوو بوو تێبینەکانی ئێوە پاڵپژنیە بۆ کارەکانی حکومەت بەڵکو ئەوەیە کە هەندێک تێبینیان لەسەر بەشێک لە مادەکان ئێمە پێما ئەو کاتش پێما بکە ئەو یاسایە هەنگاوی زۆر ئیجابی وکە وەک گوتم کە بەشێک لەو بابەتانە هیچ پێویستی بە یاسانێگە حکومەت ڕاست گۆبی لەگەڵ خۆی بەخۆی لە یاساکە دەڵێ ئەو موچانەی کە ینی نایاساین ئێگەر ناسایی من دەیبڕ یەکسەر چپی زەکات و یاسای کتەبی ئێستاژ حکومەت ئەو یاسایش نەبی زۆر بەی 170 ئەو شتانێکە لەو یاسایە بەڕێنمایەکانی خۆی دەتوانین جێبەجێ بکە لەبەرەوەی هەندێک دەرماڵەیە کە دەبردرێەوە حکومەت بەخۆی بەڕێنمایی داینە هەندێک لەو موچانی کە دراون بە شێوەی نایاسایی بەشێک لەو یاسایە کە ینی پرۆژە یاساکە پێویستی بۆی کە پەرلەمان تەداخولکە من پێم وایە ئەسڵەن هێنانی ئەو پرۆژە یاسا بۆ ناو پەرلەمان بۆ بووکە هەندێک بڕیار بدا پەرلەمانی پێ ناشرینکەوە خۆی لێ بەدەر بکە بەڵام دیسان دەڵێمەوە ینی لە کۆی گشتی ئەگەر ئەو پرۆژە یاسایە ئەگەر نیەتە چ ڕاستەقینە بە کەم پێم وایە حکومەت نیتێت تا ئێستا و نیەتە ڕاستەقینە دەکرا ئێمە لە زۆر بوار باتە پێشەوە و کۆمەڵێک گیر و گرفتی مەسەلەی موچە مەسەلەی خانشینە یاسایی کە چەندین ساڵە خەڵک و ئۆپۆزیسیۆن و ڕێکخراوەکان داوای دەکەن لە چوارچێ ئەو یاسا دەچووە بواری جێبەجێکردن و ڕزگارمان دەبوو مامۆستا شکرێ وێنایەک دروست کراوە بەوەی کە ئەو فراکسیۆنانەی کە بە جددی لە خەمی خەڵکدان و پرۆژە یاسای باش دەبەنە پێش لە بەرژەوەندی کۆی هاوڵاتیان لەگەڵ ئەو فراکسیۆنانەی کە تەنها لەگەڵ ئەو پرۆژە یاسایان کە ئیعاز پێیان دەدرێت یعنی وەکو یەک بەرپرسیانن بۆ نمونە بە تایبەت لەم پرۆژە یاسایە ئێستا هەر 5 فراکسیۆنی سەرەکی لە پەرلەمانی کوردستان وەک یەک لەژێر پرسیاردان بەوەی کە ئاەتی لەم پرۆژە یاسایە دێدەکرد یعنی ئەو وێنایە بۆ دروست کراوە و ئێوە دەبێت چی بکەن بۆەوەی ئەو وێنایە وێنەی ڕاستەقینەی خۆی پێشان بدرێت بەوەی کە چێ دەیەوێ بەجددی بە تایبەت لەم پرۆژە یاسایە بچێتە بواری جێبەجێکردن و چێ دەیەوێت دوای بخاو بیکاتە موزایەدە و لە پێشی هەڵبژاردنەکان بەکاری بێنێ و ینی کەس وەک بڵێ خەڵکی پێ بکڕێن بەڵێ بەڕاستی ئەمە ستەمێکی زۆر گەورەیە ئەگەر هەر پێنج لایەن وەکو یەک سیر بکرێن لەبەرەوەی بەداخەوە یعنی زۆر جار هەیە ئەمە دەبیستین دەڵێن هەر 5 فراکسیۆنیان هەر 5 حزب وەکو یەک بەرپرسیارن وەکو یەک گەندەڵیان کردیە بەڕاستی ئەمە ستەمێکی زۆر گەورەیە جارێ لە دەستەی سەرۆکایەتی هەردوو حزبی دەسەڵاتدار
کە زۆرترین خانەنشینی و بندیواری خانەنشین نایاساییەوە بندیواریان هەبە لەم دوو حزبەیە و ئێستاش ئەوان لە دەستەی سەرۆکایەتین ئێوە زۆرێک لە سەلاحیەتەکانش بەڕاستی هێنانەوەی ئەم پرۆژە یاسایە بۆ ناو هۆلی پەرلەمان لە سەلاحیەتی و دەسەڵاتی ئەوانداهەیە ئێمە سەرجەم فراکسیۆنەکان هەر لە هەموو جەلسەکان بە نوقتە نیزامی بە سەرۆکی جێگری سەرۆکی پەرلەمان کە بۆ دەسەڵاتی خۆی بەکارهێنێ بۆچی نایگەڕێنەوە ناو هۆلی پەرلەمان وڵاتیان ڕوون بێ ئێستا بەتایبەت لەم پرۆژە یاسایە لە دەسەڵاتی پەرلەمانتاراندا نییە بەوەی ئەم پرۆژە یاسایە بخرێتە بەرنامەی کار تەنها سەرۆکایەتی پەرلەمان دەتوانێت ئەم کارە بکات بەتەکیدی لەبەرەوەی ئەمە دەسەڵاتەکان دیاریکراون سەرۆکایەتی پەرلەمان یا سەرۆک و جێگر یا جێگر و سکرتێری عەنەبی دەستەی سەرۆکایەتی سێن بە ئیمزای دوان ئەوان بەرنامەی کاردا دەنێن ئەسڵان پرسیش بە هیچ پەرلەمانتارێک ناکرێت بە هیچ سەرۆک فراکسیۆنێک ناکرێت چکە سەلاحیەتی وان و دەسەڵاتی ئەواندایە ئێمە لە هەموو جەلسەکانە بە سەرۆکی جێگری سەرۆکی پەرلەمان کە ئێستا دەوری سەرۆکی پەرلەمان دەبینی بۆچی دەسەڵاتی خۆت بەکار ناهێنی و ئەم یاسایە ناگەڕێنێتەوە بۆ ناو هۆڵی پەرلەمان کە لە کاتێکدا کاری وێ ئەو دەڵێ دەمانەوێت بە تەوافق و بە هەماهەنگی لەگەر حکومەت تا ئێستا 3000 مەوعید دانراوە لەگەر وەزیری دارایی و لەگەر ئەنجومەنی وەزیران کە بینەوە ناو هۆلی پەرلەمان بۆی ئەم یاسایە بگەڕێنرێتەوە هەر جاری بیانۆیەکیان دۆزیتەوە باشە دوایین سەرۆکی حکومەت باز لەوە دەکات کە ئێستا وەک بڵێ تۆپەکە لە ساحەی پەرلەمانە بەوەی با پرۆژە یاسایەکە بباتەوە پێش و یعنی خوێندنەوەی بۆ بکرێت دیسان ئەسڵەن من پێم وایە بەدەستەی سەرۆکایەتی و پەرلەمانتاری زۆر بە پەرۆشین بۆی ئەچووکە ئێمە پێمان وایە یەکێک لە دەستکەوتە هەرە گەورەکانی خولی چوارەم ئەم پرۆژەیە چونکە لە سەدەن فەرماوتی لە 185 من پێم وایە لە 195 ئیجابیە ئەو لە 105ش ئەوەیە کە ئێمە هەندێک شتێ دەمانویست باشتر بە وەکوێ بەدلیمە نییە بۆ منە کەمترین موسیقانیش کە 300 ئێمە دەمانویست 400 بی و هەندێک شتیتر لەو بابەت لە ڕاستیدا شتەکە چۆنە ینی ئەمە ستەمێک کە بەڕاستی لە پەرلەمان دەکرێت ئەوان تا ئێستا 4000 مەوعید دانراوە کە بۆی ئەم پرۆژە بهێنرێتەوە ناو هۆلی پەرلەمان بەڵام سەرۆکی حکومەت ناهێلی وەزیری دارایی بێتە ناو هۆلی پەرلەمان لە کاتێکدا هەر شتێکی بەپێی یاسا هەر شتێک ڕەهەندی هەر پرۆژێک ڕەهەندی دارایی هەبی دەبێت نوێنەری ئەنجومەنی وەزیران وەرها وەزیری دارایی ئامادە بێت لە ناو هۆلی پەرلەمانە جارێک دەرێن سەفەری کردووە جارێک دەرێن ئیجتیماعمان هەیە هەر جاری بیانۆیەکیان دۆزیتەوە بەڵام ئەم جارە جێگری سەرۆکی پەرلەمان بەڵێنی بە ئێمە داوە کە سەفەرێکی هەیە دوای گەڕانەوەی سەفەرەکەی دەهێنێتەوە ناو هۆلی پەرلەمان بەر لەوەی کە ئەم خولە تەواو بێ بەڵێ باشە ینی ئەمە وەکو ئەگەرە ئەگەر هاتوو بەر ینی خولەکە تەواو بوو و ئێوە نەتانتوانی ئەم داوایەتان زێبەزێ بکرێ و ئەم پرۆژە یاسایە نەهاتەوە نێو پەرلەمان دواتر خەڵک پرسیار لە ئێوە دەکات بەڵێ گوناهەکە لە ئەستۆی منیە لەبەرەوەی ئێمە هەموو هەوڵێکی خۆمان خستۆتە گەڕ هەموو توانایەکی خۆمان خستۆتە گەڕ بەڵام ئەمە لە دەسەڵاتی منیە کە ئەم پرۆژە بهێت چکە ئەوە لە دەسەڵاتی بەڕاستی دوو چین لێ بەرپرس دەبن یەک دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە دەبێت بەڕاستی لە سەلاحیەتی وانە ئەگەر حکومەتیش ڕازی نەبێ دوای ئەوەی کە مەوعید دادنێن تا ئێستا کە 4000 مەوعیدیان دانێ ئەوان نەهاتون بەڕاستی لەمە زیاتر نابێت تەحمل بکرێت زاری پێنجەم ئەگەر نەهاتنیش هیچ بیانۆیەک نەما کە نەیگرنە بەر یەک گوناهەکە لە دەستەی لە ئەستۆی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە دوو گوناهەکە لە ئەستۆی وەزیری دارایی هەروها لە ئەستۆی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران فەرمان دوایین خۆپیشاندانەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر ینی بەربوومی هەبوو و حکوومەت هاتە سەر هێل و بەوەی کە سیستەمی پاشەکەوتی موچە پێداچنەوەی پێ دەکرێت پێداچنەوەشی بۆ کرا و بەڵێنی ئەوەیاندا کە لە 30 ڕۆژ جارێک موچە لە کاتی خۆی دابش بکەن ئێستا لە خواری و عێراق بە هەمان شێوە خۆپیشاندانە بەرپرسەری یەکەمی حکوومەت دێتە سەرخەت و باز لەوە دەکات کە چاکسازی لەو شوێناندا دەکات بەڵام دواتر کاتێک کە خۆپیشاندان نامێنێ بە هەمان شێوەی پێشووتر حکوومەت دەسێتەوە سەرڕێڕەوی خۆی بەوەی کە پێشتر چۆن بووە یعنی چۆن دەکرێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چۆن دەکرێت ئەم بارودۆخە بە شێوازێک لێ بگرێت کە تەنها لە کاتی پێش هەڵبژاردنەکان لە کاتی خۆپیشاندانەکان بەڵێن نەدرێت بەڵێ خۆر ئەو ڕاستە ئەوەی کە ئێستا ئێمە بە تایبەت لە تایبەت بۆ پرۆژە یاسایە کە دەکرێت بیگرینە بەر بۆ ئەوەی کەەوە بتە فشار لە بۆ ئەوەی کە وەک
شکرێخان ئاماژەی پێکرد کە چۆن ئەو فشارە دروست بکەین بە هەمووان بەوەی سەرۆکاتی پەرلەمان و وەزیری دارێتی ترخوا لەو بابەتە نەدزنەوە پێم وایە چەند هەنگاوێک دەتوانین بگرینە بەر بکەینە فشاریەک پێویستە ئەو فراکسیۆنانەی کە ئۆپۆزیسیۆن و لە دەرەوەی دەسەڵاتن و پشتیوانی چاکسازی دەکەن و دەیانەوێت ئەو یاسا بە زووترین کار دەرچی پێم باشە ینی پێشنیار دەکەینکەوە بایکۆتی سەرجەمە و دانیشتوانەی پەرلەمان بکەن تاوەکو سەرۆکاتی پەرلەمان حاضر دەبێت ئەو پرۆژاسە بخاتە بەرنامەی کار بۆی دووبارە گفتوگوی زۆر ئەو پەرلەمانتارانەی کە بەوە ناسراون لەبەرەی گەلن بەوە ناسراون کە لەگەڵ چاکسازین ڕێژەیان کەمترە بە بەرچاو بۆ پەرلەمانتارانەی کە ئامادە دەبن لەو دانیشتانەی کە بە ئیعازی حیزبی دەدرێت خۆیەوە ڕاستە بەڵام بەردەوام بوونی ئۆپۆزیسیۆن کاریگەری خۆی هەیە ڕاستە زۆری نەدایم لە دەسەڵاتە بەڵام کاتێک ئێماگەر فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن هەڵوێستێکی لەو شێوە بنوێنن ئەوە دەکات ڕای گشتی دروست بێت و ئەوە هاوکاری ئێمەش دەبێت کە وەک ڕێکخراوەکان بتوانین بە جێرەی توانە شەقام بجوڵێنین و گربوونەوە بکەین لە پێش پەرلەمانبی لە شارەکانبی بۆی کەوا سەرۆکاتی پەرلەمان ناچار بێت ئەو پرۆژاسە بگەڕێتەوە ئێستا لەو ماوەی ئەو دوایانی ئەو چەند ڕۆژە کە بە پەیڕەوی ناخۆ پەرلەمانی کوردستان ینی مەشغوڵ بوون پێم وایە هیچ پێویست نەبوو لەبەرەوەی ئەو خولەوە تاوا دەبی خولی نوێژ کە دێ ئەو سەرپشکەلەوەی کە ئەو پێڕەوەی لەو خولەی پەسەندکرا پابەندە بێت یاننا ئەوە بەسمەوە نیە بڵێم فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن لە مۆزوع خەتابارن بەڵام دەکرێت ئەوان فشار بەکاربێنن بە بایکۆتکردن بە بەشداری نەکردن لەو دانیشتانە بۆ ئەوەی کەوا سەرۆکاتی پەرلەمان ناچار بێت بۆی کەوا بچێتە ژێرباری ئەو داواکاریانە و ئەو یاسای بخرێتە بواری ینی بخرێتە بەرنامەی کار و ئەوانیش ئەوەی کە ڕاستیەکە لەبەرەوەی کە شکرێخان ئاماژەی پێکرد زۆرینەی ئەو خەڵکێکە بە شوێی ناچایی موچە وەردەگرێت سوودمەندە لەو دوو حیزبەیە و ئەوان دەترسن لەو بەرەبەری هەڵبژارنە کارێکی وا بکەن لە بەرامبەردا ئەو خەڵکی کە موچەی بەلاشە وەردەگریان بە بندیوار باش شێوەیەک بە ناشایستەی هەڵوێستیان بەراوەرگرن و دەنگ نەدەن و ئێمە لە هەڵبژارنی ڕابردوویمان ینی زۆرینەی کێشەی گەورەی ئێمە ئەوەیە کە لە هەڵبژارنەکان ئەو خەڵکی کە مستەفیدن بە شێوەی نایاسایی بەشداری لە دەنگدان دەکەن دەچن دەنگ دەدەن لە بەرامبەردا ئەو خەڵکی کە ناڕازیە و داوای چاکسازی دەکە زۆر جار لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن بێومێد دەبێت وا دەکات کێرڤی دەسەڵات کە دەنگەکەشی کەمبی بەرامبەر ئۆپۆزیسیۆن بەرز بێتەوە و بەشێکی زۆری پەیوەندی بەو خەڵکە زۆرە هەیە کە ڕەنگە وەگوتم بەس لەو موچەی کە بە ناسایی دەدرێتە خانەنشینان زیاتر لە 70 تا 80 هەزاری خەڵکی شایستە ئەویتر هەموو بە شێوەی ناشایستە وەردەگری بۆی ئەوانیش یاری خۆیان دەکەن و دەیانەوێت مماتەڵە بە کات بکەن و ئەو پرۆژەیە نەچێتە بواری جێبەجێکردن تاکو نەکەونە ژێر بەرپرسیارەتی بەڵام لە بەرامبەردا خەڵکو و ئۆپۆزیسیۆن و ڕێکخراوەکانش دەبێت پلانی بەدینیابی چۆن و کاتی خۆپشاندانەکە و گوەرز دامەژەت پێکرد حکومەت ناچار و بەشێک لەو بڵێن پاشەکەوتی موچە کەم بکاتەوە و 30 ڕۆژارێک تەحدید بکە دەکرێت دووبارە بەو زۆرە فشارە ئەو یاسایە بچێتە بواری جێبەجێکردن و ئەو خەڵکە زۆرە ناشایستە کە موچەی وەردەگرێت بتوانین لانی کەم ئەگەر هەمووشینە بەشێکی بەرچای کەم بکەینەوە ئەو پارێک کە بە ناسای دراوان بدرێتە خەڵک شایستە و چیتر بە ناشایستەی خەڵک سوودی لێ نەبینێت. شکریەخان ئەولەویەتدان بەو ئەولەویەتدان بەو کارانەی کە یانە بەو پرۆژەیانەی کە پەیوەستن بەگشتی بە نمونەی ئەوەی کارفەرمان باس کرد پەیڕەوی نێوخۆی پەرلەمان جا دەمەوێت بزانم پەیڕەوی نێوخۆی پەرلەمان بە تایبەت پەیوەست بەم یاسایە یعنی سوودێکی دەبێت بۆ خولی داهاتوو بۆەوەی زیاتر دەستکراوەی بێ کە زۆر جار پەرلەمانتاران بازەوە دەکەن کە پەیڕەوی نێوخۆی پەرلەمان دەستی زۆرێک لە پەرلەمانتاران و لیژنەکانی گرتووە بۆەوەی دەستکراوەی تر کار بکەن. بەڵێ دیارە یەکێک لە شتە گرنگەکان کە ناو پەرلەمان ئەیش مەسەلەی پەیڕەوی ناوخۆی ئەو پەیڕەوی ناوخۆی کە ئێکە هەبووە لە ساڵی 1992 دانراوە کە ئەو کاتە هەردوو حزبی دەسەڵاتدار سەرجەم کورسیەکانی پەرلەمانیان قۆڕق کردبوو پەیڕەوییان داناوە کوبرێ بەرگێکیان بە باڵای خۆیان دووریە کە بە شێوازێک حکوومەتێکی بەهێز حزبی بە حزب بەهێز بەڵام پەرلەمانێکی لاواز کە نەتوانێت لێپرسینەوە پرساندن بۆ سەرۆکی حکوومەت وەزیرەکان کە ئەگەر باندشی ناوهۆڵی پەرلەمانیان بکە بەڵام
بەڵام بەدەنجی دوو بەسەر سێی پەرلەمانتاران نەبێ نتوانێت لێ بچێت ئەمە وای کردبوو بەڕاستی حکوومەت و وەزیرەکان زۆر لە پەرلەمان بێمنەت بن گەندەڵی بکەن شەفاف نەبن و شتەکان ئاشکرا نەکەن ئەو هەموو ئیمزاکۆ بکرێتەوە چەندەها نووسرا و بەرز بکرێتەوە نێنە ناو هۆڵی پەرلەمان جا بۆیە ئێمە لە سەرەتای ئەم خولە هەستمان بەم مەترسیە گەورە کرد لێژنەیەکی گەورە کە لە سەرجەم فراکسۆنەکان پێک هێنرا بە هەر فراکسۆنێک ئەندامی گەیاندوو ئەندامی تیادا بوو لە سەرەتای ئەم خولەوە دەستکرا بە نووسینەوەی پەیڕەوێکی نوێ بە شێوازی پەرلەمان بەهێز زۆر گرنگە زۆر گرنگە خولی پێنجەمی پەرلەمان سەرپشکە لەوەی کە جێبەجێ بکایە بەڵێ نەخێر سەرپشک نییە بەڵکو دەبێت جێبەجێ بکات چکە پەسەند کراوە ئەوە یعنی تەواو پەیڕە و کۆنەکە کۆتایی پێهات ئێمە لەو خولەدا یعنی لە ئێستا کە لە ڕۆژنامەی وەقاعی بڵاو بکرێت تەواو پەیڕەوە جێبەجێ دەکەین هەر لەو خولەدا دەست بە جێبەجێکردن دەکەین ئێستا لەم خولەی پەرلەمان ئەم پەیڕەوە جێبەجێ دەکەین باشە پەیوەست بەم پرۆژە یاسایە دەتوانرێ هیچ بکرێ کە لە ڕێی ئێوە پەرلەمانتاران بتوانن پرۆژە یاسایە بێتەوە نێو هۆڵی پەرلەمان ناتوانم بڵێم ڕاستە خۆ پەیوەندی بەو پرۆژەوە هەیە بەڵام لەو پەیڕەوە نوێیە بەڕاستی پەیڕەوێکی زۆر سەردەمیانەیە و سوود وەرگیراوە لە پەیڕەوی نێوخۆی زیاتر لە 20 دەوڵەت کە هێنراوە ئیسفادە لە پەیڕەوی ئەوان کراوە و ئەم پەرلەمانە زۆر بەهێز دەکا بۆ نمونە پێشتر کە بە دوو بەسەر سێی واتە بە 72 دەنگ نەبان دەتوانی متمانە لە وەزیر بسێنێ بەڵام ئێستا بەدەنجی 1 بەسەر 6 ئەندام پەرلەمانان دەتوانین پرساندن بە وەزیرێک بکەین و ئەگەر ئامادە نەبوو مۆلەتی پێدەدرێ هەفتەیەک دوو هەفتە ئەو پەڕیمانگێک مۆلەتی پێدەدرێ ئەگە هەر نەهات ئەو بە غایبی پرساندنی بۆ دەکرێت یعنی ئەمە بەڕاستی هەنگاوێکی زۆر باشە بۆی پێم وایە ئێمە بۆ خولی داهاتوش بیرمان لەوان کردەوە ئەگەر خۆشمان لێ دەرێ مەوجود نەبین بەڵام پەیڕەوێکی تند و تۆڵ و تۆکمەیان بۆ دابڕێژین کە بە شێوازێک پەرلەمان و پەرلەمانتاران زۆر بەهێز بکە بە شێوازێک زۆر بە ئاسانی بتوانن پرساندن بۆ سەرۆکی حکوومەت و بۆ وەزیرەکان بکەن کاک فەرمان ئەم کارێکە ئێستا بۆ نمونە پەرلەمانی کوردستان دەیکا چەندە پێویستە پشتگیری ئێوە وەکو ڕێکخراوەکان ئەو کەسانێک کە لەم بوارەدا کار دەکەن بۆ ئەوەی بتوانرێ ئەگەر لەم خولەش نەبێت یعنی کە بە زۆرێک لە زۆرەکان ئەوانیش گلەیان هەیە کە دەستکراوە نەبوونە لە خولی داهاتووی پەرلەمان ئەو پرۆژە یاسانەی کە ڕەهەندی گشتیان هەیە کە لە بەرژەوەندی گشتینە بکرێتە ئەولەویەت بۆی ئەوان جێبەجێ بکرێن خۆی ئێمە وەکو هاوڵاتی ینی زۆر جارێکە دەبینین بە ئەم قەست پەرلەمانی کوردستان ناشرین دەکرێ هەوڵ دەدرێ وەکو ینی شوێنێکە تەنها بۆ پارە و بۆ ئیمتیازات سیر بکرێت لە کاتێکدا لە هەموو دنیا هیچ وڵاتێک بەهێز نەبووە هیچ وڵاتێک دیموکراتێکی ڕاستەقینی تێدا بەرقەرار نەبووە هیچ وڵاتێک حکوومەتێکی بەرپرسیار بەرامبەر هاوڵاتیانی لێ دروست نەبوو ئەگەر پەرلەمانێکی بەهێز نەبێت بۆیە دەبێت خەمی هەموو هاوڵاتیان بێ خەمی خەڵک بێت کە چۆن ئێمە پشتیوانی پەرلەمان بکەین و بیکەینە سەکۆی داکۆچکردن لە مافەکانی خەڵک و نەوەک پشتی تێ بکەین و ئەوەی کە زۆر جارێ لە بەتایبەت لە کاتی هەڵبژارنەکان دەبینی هەڵمەتی گەورەی بایکۆتکردن خەڵکی ڕای دەگەێنێت ئەم پێم وایەوە بڕیارێکی هەڵەیە و ئێمە بۆ ئەوەی کەوا حکوومەتێکی بەهێزما هەبێت دەبێت پەرلەمانێکی بەهێزما هەبێت پەرلەمانێکی بەهێزیش چۆن دروست دەبێت ئەو لایەنانەی کە زۆرینەت پێک دێن ئەوانەی کە کورسیانە بێ خەڵکانێک بنکەوە بەشێک نەبوون لەو گەندەڵیەوە بەرنامە و پرۆژێ چاکسازیان هەبێت بۆیە من ئەوەی کە پێم گرنگە ئەوەیەکەوە ئەگەر بۆ ئەو خولەش نەبێت کە ئێمە بەداخەوە ئەو خولە بەوەی کۆمەڵک کێشەوە نەیتوانی ئەرچی ڕاستەقینەی خۆی جێبەجێ بکات و بەستی زۆر بۆ دروستکرا ئەگەرچی ئەو پرۆژێ لەو کۆتاییانە کە بەداخەوەیش تاوەکو ئێستا بە تەواوەتی پەسەند نەکرا هیوادارم وەک شگوڕی خان گوتی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان ئەو بەڵێنە باتە سەر ئەو خولە ئەو یاسای تێدا دەربچێت و خولی داهاتوو و خەڵک بە شێوەیەک لە شێوەکان ینی بەشداریی فراوان بکرێەوە هەوڵ بدرێ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەتایبەت ئەوان چۆن دڵنیایی بدەنە خەڵک ئەم جارە دەنگەکانیان نادزرێ چونکە ئێمە بەبێ ئەوەی کە ئەگەر پەرلەمان جارێکتر وەک خولی یەکەم و دووەمی لێبێت کە 50-50 بوو هەموو شتەکان بە ئاسانی لە بینی ئەو دوو حیزبە دەچوە سەر ئەگەر دووبارە خەڵک بایکۆت کەوە لێگەڕێت ئەوان ببنەوە زۆرینەکی ڕەهاکە منەتیان بە لایەنەکانی تر نەبێت و خۆیان بێت بۆیان بستە سەر ئەوە کاریگەریەکانی زۆر خراپتر دەبێت ئێمە سەرڕای هەموو تێبینیەکانمان ئەو خولە و خولی ڕابردوش هەنگاوی زۆر باش لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و دەرەوەی دەسەڵات نرا
گرینگە ئەو خەڵک پشتیوانی باش ئەمتانە بەگەشتبینی وەرگرین یان ئومێد بکەین ینی ئێستا چی لەسەر هاوڵاتیان پێویستە بۆی کە ئەم وتانەی تۆ بۆی کە پەرلەمانێکی تۆکمە هەبێ بۆی حکوومەتێکی ڕەشید هەبێ خۆی ئێمە هیچ ڕێگا چارەی ترمان نییە ینی ئێستا زۆر جار باسی ڕێگای شۆڕش و خەباتی چەکداری دەکرێت ئەوە ڕەنگە بۆ قۆناغی ئێستای کوردستان گونجاو نەبێت و ڕێگایەک بێت کەەوە بە ئاسانی بەرهەمی نەبێت ئێمە ئەوەی کە گرینگە لەو قۆناغە ئەوەیە کە دووبارە ڕێگای پەرلەمانی بگرینەوە بەرەوە لە زۆر وڵات ئێمە لە تورکیا یان تەجروبەی لایەنێک چۆک هەدەپەمانێکە 13 پەرلەمانی لە سزم و دوات و هەڵبژاردن دەنگەکانی زیاد کرد خەڵک تەحەدای دەسەڵاتی کرد لەوێ گرینگە لێرەش خەڵک تەحەدای و دەسەڵاتە بکە و ئەگەر بە تەزویر بیانێ و خەڵک بێ ئومێد کەم پێچەوانەوە خەڵک زیاتر ینی ڕوبەڕووی ئەو دەسەڵاتە بێتەوە و ئەوان زۆر جارێ ئەو تەزویرات و هەوڵانە بۆ ئەوە دەکرێت بەشێکی بۆیە کە خەڵک لەو ڕێگا مەدەنیە بێ ئومێد بکەن پێم وایە ئێمە گەر پەرلەمان بدەینەوە دەزە و دەسەڵاتەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی لێ دەرکەین ئەوە ئەگەر ئێمە بایکۆت و تەزویرەکە بڵێن نەگە بچین ڕەنگە تەزویر کە بەڵام ئەگەر نەچین بایکۆت بکەین باشترەوە پێم وایە بچین ئەگەر ڕێژەی تەزویریش بکە زۆر زۆر لەوەی باشتر کە بە بایکۆتەکی زۆر چکەگەر تو بایکۆت زۆر بی بۆ ویلایەنێک بە 20,000 کورسی ئەگەر بەشداری بەرزبی ڕەنگە بتوانێت کورسی ببینی بەڵام کە بەشداری نزم بوو ئەوە دەکات بۆ 20,000 ڕەنگە 2 کورسی بینی بۆیە بە هیچ شێوێک داوا لە وڵاتیان دەکەم سەرڕای ئەوە کە ئێمەش تێبینیمە ئێمەش زانی ئەو لایەنانە هەوڵی تەزویر دەدەن بەڵام گرینگە خەڵک تەحەدای و دەسەڵاتە بکەوە نەیەڵێت بە ئاسانی لانی کەم نەیەڵێ بە ئاسانی پەرلەمانێم بکەتە دەست و ئێمە بۆ ئایندەی کوردستان هیچ ڕێگای ترمان هیچ ساریکەمانی غەیرەوەی کە دەبێت پەرلەمان بەهێز بکەین بۆ ئەوەی حکوومەت ینی حکوومەت هەز بکات کە ڕەقیبێکی لەسەرەیە کە تۆ گەر ڕەقیب لەسەر نەبوو دەستت کراوە دەبێت و ئەگەر پەرلەمانتارەکانیش سەر بە هەر لایەنەکانی حکوومەت بنەوە کەم کوڕیەکانی دادەپۆشن باشە مامۆستا شوکریە ئەم دوایە پەرلەمان هەندێک پرۆژە یاسا هەیە کە ئەوەی کە چاودێری پەرلەمان دەکات پرۆژە یاسایە کە بویسترێ لە ماوەی هەفتەیەکدا دەهێنرێتە پەرلەمان خوێندنەوەی یەکەمی بۆ دەکرێت دەبێت بە یاسا بەڵام بۆ ئەم پرۆژە یاسایە بە نمونە ئەوەی چاکسازی بەم شێوازەی لێهات یعنی دەمەوێت بپرسم چی بکرێت بۆەوەی ئەو پرۆژە یاسایانەی کە ڕەهەندی گشتی هەیە و لە پێناو گشتیدان ئەوان ئەولەوێت بدرێتە ئەوان خوێندنەوەیان بۆ بکرێت شتێکی ڕوون ئاشکرا بڕاستی لە هەرێمی کوردستان حزب دەسەڵاتدارە بەسەر حکوومەت و بەسەر پەرلەمانیشەوە و دەتوانین بڵێن حزب دەستی خستۆتە قورجی حکوومەت و پەرلەمانیش بە تایبەتی کە دەستەی سەرۆکایەتی لە هەردوو حزبی دەسەڵاتدارە تا حەدێکی زۆر دەسەڵاتیان هەیە بەسەر دەستەی سەرۆکایەتی و دارە دەستەی سەرۆکایەتیش ئێمە دائیمان گلەی ئەوەی لێ دەکەین کە وەکو پێویست دەسەڵاتی خۆی بەکار ناهێنی هەرچەندە ئەو بەڵێنی داوە کە لە زووترین دەرفەت ئەم پرۆژێ بگەڕێنێتەوە ناوهۆلی پەرلەمان ئێوە ئومێدمان وایە کە ئەو بەڵێنەی خۆی جێبەجێ بکە بهێنرێتەوە ناوهۆلی پەرلەمان بەڵێ بەڕاستی من حەز دەکەم ئاماژە بە چەند خاڵێ بکەم ئێمە لە خولەی پەرلەمان کێشە و گرفتی یەکجار زۆرمان هەبووە و ساڵێک و 11مان کە پەرلەمان تەعتیل کرا و نهێدرا سەرۆکی پەرلەمان بێتەوە ناو پەرلەمان و ئەدای ئیشی خۆی بکە بەڵام لەگەرەوەش ئێمە کۆڵمان نەداوە و کاری زۆرمان کردووە و پێم وایە یەکێ لەو هۆکارانەی کە ڕێگا لە سەرۆکی پەرلەمان گیرە کە لەبەرەوەی بەڕاستی بە تایبەتی ئەمە یەکەم جار بوو کە لە ئۆپۆزیسیۆن کەسێک بێ بە سەرۆکی پەرلەمان و توانی ویسمان دەست بۆ کۆمەڵی پرۆژە و کۆمەڵە دۆسێمان برد کە بە هیچ شێوازەی لە خولەکانی ڕابردوو ئەمەیان نەکردبووە نەیانتوانی بۆ ئەم هەنگاوە باین بۆیش ئەمە بۆ هۆی ئەوەی کە پەرلەمان تەعتیل بکرێ لەگەرەوەش بەڕاستی ئێمە هەر کۆڵمان نەدا ئەو یاسەی چاکسازی کە ئینشاءڵڵا ئێمە دەیبینە سەر و دەچێتە بواری جێبەجێکردن و پەیڕەوی ناوخۆ و چەندەها پرۆژەی تر وەکو کە پەسەند کرا لە ناوهۆلی پەرلەمانە و ئەگەر لە ئێستاش نەبی لە ئایندەدا دەچێتە بواری جێبەجێکردن بەڵام بەڕاستی ینی دووشت هەیە خەڵک دەبێ ئەمە بزانی کە لە کاتێکدا لە هەرێمی کوردستان هەردوو حزبی دەسەڵاتدار 27 ساڵە سیمای زەقی ئەو دوو حزبە دەسەڵاتدارە گەندەڵی و بەهەدەردانی سەرۆت و سامانی ئەم ملەتە بووە بۆیە بە ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ یعنی تۆ دەبێ هەنگاو بچیتە پێش
کە لەسەرتا و کاک فەرمان ئاماژەی پێکرد بەڕاستی هەنگاوی یەکەم بەهێزکردی پەرلەمانە تۆ ئەگە پەرلەمان بە قووەت بی ئەوە ئەمەش بۆی بیرمان لەوە کردەوە کە پەیڕەوی ناوخۆ هەموار بکەینەوە ئەگەر کچی سەدەها سەعاتی لە کاتی ئێمە ویست هەم لە ڕێگای لێژنەکە هەم لە ناوهۆلی پەرلەمان سەدەها سەعاتمان لە بۆ تەرخان کرد بەڵام هەنگاوێکی زۆر باش بوو ئەمە لەلایەکە و لەلایشتر بەڕاستی بەشداریکردن لە هەڵبژاردنەکان ئێمە چەند جارە ئەوە بانجی کۆمیسیۆنمان کردووە لە لێژنەکە لە ناوهۆلی پەرلەمان ئەوان دەڵێن ئێمە هەموو هەنگاوێک دەگرینە بەر بۆ ئەوی کەمتری ساختەکاری بکرێت کە هەر دەکرێت تا ئەو دوو حزبی دەسەڵاتدارە لە ژیان دامابن و دەسەڵاتیان هەبی بەڵام چۆن دەتوانی ڕێگا بگری لەوەی کە کەمترین ساختەکاری بکرێتن و ینی نهێڵی وەکو ئەو تەزویرە زۆرە بکرێت و ساختەکاری زۆر بکەن ئەوان دەڵێن دەی باشە ئێمە لیستی دەنگدەرانمان گۆڕیە ئەو هەموو هەنگاوێک دەگرینە بەڵام چی بکەین لە کاتێکدا کە خەڵک لە 150 بەشداری هەڵبژاردن بکە و لە 150 تر ناوەکەی ببینێتەوە ئەمە دەرفەتێکی باش دەبێت بۆ ئەوان کە زاریشتر تەزویر بکەنەوە بۆیە بەڕاستی داوا لە هاوڵاتیان دەکەین هەرگیز نائومێد نەبن و بزانن بەڕاستی ئێمە لەگەر ئەوان بیکەوە دەبێت کۆڵ نەدەین کۆتاپرسیارم تایبەت بەم پرۆژە یاسا ینی ئەگەر وەکو بەڵێنیش نەبێ ینی دەتواندرێ پێش کۆتایی هاتنی ئەم خولەی پەرلەمان بتوانن ئەم پرۆژە یاسایە بچێتە بواری جێبەجێکردن کە هەرچەندە خەڵک ئومێدی بەوەنیە کە حکومەت جێبەجێکە بەڵام وەکو ئەدای خۆتان کە پەرلەمانتارن جێبەجێ بکەن و ئەرکەکە بخەنە سەر شانی حکومەت ئێمە ئەو پەڕی هەوڵ دەدەین بەڵێنیشمان لە دەستەی سەرۆکاتی وەرگرتووە کە لە مانجی هەشت بهێنێتەوە ناو هۆلی پەرلەمان و پەسەند بکرێ و وەکو کاک فەرمە هەموو هەنگاوێکی دەگرینە بە ڕەنگە بایکۆت بکەین و لەنا بە نوقتە نیزامی بە هەموو شێوازێک لە شێوازەکان ئەمە دەکەین ئەرچی ئێمە پەسەندکردنی پرۆژەکەی جێبەجێکردنیش ئەرچی حکومەتە دووبارە جێبەجێکردنەکەش ئێمە هەر فشار دەخێنێ سەر حکومەت و ئەمن هیوام زۆرە کە ئەمە دەکەین پشتیوان بەخوای گەورە کاک فەرمان کاتم کەماوە وەک دوا پرسیار چۆن وا بکرێت کە بەر لە هەڵبژاردنەکان ئەو بەڵێنانێک کە ئەو لایەنانێک کە پێشووتر چەندی ساڵ لە حکوومەتن خەڵک ڕۆشنبیرێکی وای هەبێ بڕوانەکە بەو بەڵێنانە و ئەم پرۆژە یاسایانەی کە بۆ نمونە ئەم لایەنانەی کە دەیانەوێت چاکسازی لە نێو کارەکانی حکوومەت بکەن دەربکەوێ وەزەق بکرێتەوە بۆی خەڵک ڕون و لێڵی لێ دیار بێ لێکی بکاتەوە خۆیەوە زۆر ڕوونیانی ئێستامە بۆنوە لە هەولێر لە 2013ەوە پرۆژەی گوندی کۆری ڕەنگە بەرز زانیاری تێبی لەسەری وەکو هەڵمەتی بانگەشی هەڵبژاردن ڕاگەیەنراوە کە 5,000 نیشتە جێبوون و ئەوە لەمەوە لە 2010 و خەریکە 2010 تاوا دەبێت تاو کەسا پرۆژە تەواو جێبەجێ نەکرا واتە بەڵێنەکانی ئەولانێن دەسەڵات بەداخەوە کاتی بانگەشی هەڵبژاردن بۆ گەرم و گورکردنەوەی خەڵک بەکاری دێنن و ئەگەرنا دواتر بەڵێنەکانی خۆیان لەبیر دەچێت و زۆر گرنگە خەڵک بیر لەوە بکاتەوە کاوجارە کە بەشداری لە هەڵبژاردنەکان دەکات وەکو کارتی فشار یعنی تۆ ئێستا بوون کەسێک کە لە تۆ لە دەسەڵات بی ئەگە خەڵک سزار نەدا خەڵک دەنگت کەم نەکاتەوە و هەروەکو جاران پشتیوانی لێ بکە تۆ هەست دەکەی کە دیارە ڕاستی بۆی خەڵک پشتیوانی دەکات بۆیە ئێمە گرنگە ئەگەر وەکو فشاریش بی خەڵک هەم بەشداری بەرز بێتەوە هەم سزادانی تێدا بێت بۆی کە ئەو لایەنانی کە بەڵێنەکانی نەبردە سەر ئەو لایەنانی کە ڕێگری دەکەن لەو چاکسازی چونکە ئەو یاسایەکە ئێستا هەیە پرۆژە یاسایەکە چاکسازی باشترین هەنگاوە کە خۆیان ئەگە جێبەجێ بکەن ئەگەر ئەو هەموو بەڵێنانی کە داویان ئەگەر بیانەوێت لە کۆی بکەنەوە ئەو پرۆژە یاساییکە هەیە یعنی کورتکراوەیەکە کە زۆر خزمەت بەو پرۆژەی چاکسازی دەکات لە هەرێمی کوردستان بەڵام دیسان دەڵێمەوە ئەوان دیارە ینی کە تۆ ڕێگری لێ بکەی و وەزیری دارایی خۆی بدزێتەوە لەوەی کە بچێتە پەرلەمان نیەتی وان دەردەخە کە نانێت چاکسازی بکرێەوە بۆیە ئومێدبوون بە چاکسازی بەو دەسەڵاتەوە ئەوەی کە ئێمە لە ڕابردوو 27 ساڵە لەگەڵ ڕاهاتوین جگە لە بانگەشە هیچی تر نییە و پێویستمان بۆیە کە چۆن ئێمە لە ڕێگای فشار و لە ڕێگای هەڵبژارنەوە گوتم ئەگەرچی 100% هەڵبژارنیش ناتوانێت هیواکانی ئێمە بەدیبێنن بەڵام باشترین ڕێگایە کە لە بەردەستمانەوە خاوڵاتیان دەتوانن ئەو ڕێگای بگرنە بەر بۆیش کە دەسەڵات لە پێش هەڵبژارنەکان بەڵێن دەدات لە بەروی لە خەڵک دەترسێت لە دەنجی خەڵک دەترسێت ئەگەر خەڵک ئەو هێزەی خۆی بەکاربێنێ بەدڵنیاییەوە ئەوانش ناتوانەوە یاری بە مقدراتی خەڵک بکەن و بەناسایی سەرۆت سامانی خەڵک بەکاربێنن زۆر سپاس بۆ میوانەکانم
مامۆستا شکوری شێخانی ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر بەڕێز فەرمان ڕەشاد بەرپرسی ڕێکخراوی ستۆ بۆ دژە گەندەڵی سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوە خۆشەویستان دا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ